دەمەوێت چیرۆکی ئەو کڕینەیە بکەم کاتێکە لەگەڵ شەریکەی طبیعی ئەمە لیژنەکمان پێکەینە کە 6 دکتۆری بەڕێز بوون لەناو ئەو لیژنەیە بوون گوتم ئەمن واژووی ناکەم هەتا عومرەی دەکەم لەگەڵ دکتۆر زبێری ئەو بکە چوینە عومرەی لە ڕێیەکە گوتم دکتۆر زبێر دەزانی عومرەی لۆ دەکەم گوتی پرسیار دروست گوتی لۆ چێ گوتم دەمەوێت خوای گەورە دڵی دەوڵەمەندان ڕابچێشی لۆ میهرەبانی پێویستم بە 50 دەفتەری هەیە دەبی 50 دەفتەری خێری کۆکەمەوە تاوەکو ئەو تەوقیعی بکرم کە عەقدی یەکەمان 50 دەفتەرە لەگەر شەریکەکی هۆڵەندی کە شەریکەکە لە بەغدایەکەدا دەنیشن وەکو شوێنی ڕئیسیان بەلایەوە سەیر بوو دکتۆر زبێر وەچ هاتین و دا ڕۆژشان بەیەکەوە باسین گوتی وەڵی بیرکردنەوەکەی تون پێ سیر بوو بەڵام بە فعلی وا دەرچوو طبیعی کاتێککە بم بە ترانزیت چوین لە ئوردن بم یەک گوتی دەمەوێت قسە لەگەر بکەم گوت کاکە من مەشغولم 3 دەفتەر مابیتە 50 دەفتەر 3 دەفتەرم دەدەی وەرە با قسەی بکەیت پێی خێری بوو ئەو قسەیە ئیدی ئەوە بۆ ئەو ڕۆژی بڕیار دیرا ڕۆژێک جێژنم تەخیر کرا لە بە ڕۆژی ئەخیری ئەمە بەخۆم هاتمە سەر مەشروعی پشکەی خێریم لۆ خێرزانم کڕی پارەم هینا و لایفم کردەوە خەڵکەکی زۆر 50 دەفتەرەکەی ئاودێوی کرد ئەو پاش ژنەی 50 دەفتەرەکە لە ڕێو ڕسممەچی دامانە و شەریکەکەی و شەریکەکە لە وەختی خۆی مەوعیدی خۆی جیازەکەی گیاند و نەستبیان کرد ئێستا کەش بە جوانترین شێوە دەمانەوێت خزمەتی هەمووان بکەین داشکاردنی تایبەتیمان هەیە لە بۆ نەخۆشە سەرەتانیەکان باشە دکتۆر ئەوە گۆتە باست کرد کە بەس لە بۆ نەشتەرگەری سەرەتانی سینگی دەبێت تەشخیصیە و لەگەر معاینە وەرگرتن بایەپسی وەرگرتن لە بۆ نەخۆشەکانی مێشک و بڕبڕی پشت ئیسفادە هەیە لەگەر نەخۆشە درێژخانەکان و نەخۆشە سەرەتانیەکان و نەخۆشە نازوریەکان طبیعی ئەوە جیاوازی چیە لەگەر ئەو جیازانی کە پێشتر هەبووە ئەوە سێم جیازە لە هەموو عێراق کە لە بەغدا و لە نەجەف و قوڵەشی ئەوە لە هەولێری ئەمە کڕیمان سێم جیازە کە کڕیتمان ئەوە کۆری فراوانە خەڵک لەو جیازەی دەترسێ ناوی بیستە ناوی دەترسێن بەڵام ئەوە فراوانە هەفتایە قەڵەویش دەتوانێت تا 150 کیلۆش دەتوانی بچتە ناوی زۆر بە ئاسانی شێشەی لۆ دروست ناکاتن ئەوە بەنسبەت جیازەکەی و دووەمینیان هیلیۆفریە سێمینیان ئەوە مولکەن هی سندوقی خێریە یعنی خەستەخانەی نییە هاتیە شوێنی خەستەخانەی گرتیە بەکرێ خەستەخانە کارەبای دەداتێ سکیوریتە دەداتێ مۆزەفی دەداتێ لە داهاتەکەی ئەو مقابلی ئەوەی عەقدەکی کردیە سندوقی خێری لەگەر خەستەخانەی میهرەبانی باشە دکتۆر ئەوە نرخی بێگومان لە شوێنی کە گرانەوە نیە دەبێت نرخەکەشی لێرە کەمە گونجاوە بێگومان لە بۆ خەڵکی بەتەکید ئەمە دائیمەن میهرەبانی لەسەر دڵسۆزی لێزانی نرخی گونجاو دامانایە و ئەگەر وەکو بزنس بی ئەوە پارەی خۆی دەرناچیتەوە ئەگەر وەکو بزنس تەماشا بکە چکە 135 دەفتەر گەلەگەلک زۆرە تا کۆی کێوە ببیتەوە ڕئیسمالەکەی خۆی بەڵام ئەمە ویسیتمان خزمەتی مرۆڤایەتی بکەین خزمەتی نەخۆشان بکەین یعنی لەوە بزنس نەکرایە تا پارەی خۆی دەبێت دوای پارەکە خەڵک بەخێر هینایتی و پارەی زەکاتیشمان لێ وەرگرتی ئەو زەکاتەیە داهاتەکەی دەدرێتەوە سندوقی خێری یعنی ئەوەی دەوڵەمەندە کەمەک پارەی لێ دەستێنین لەبەر خاتری فەقیرەکان یارمەتی دەوڵەمەندەکانیش دەدەین ئەوەی کە فەقیریشە یارمەتی دەدەین ئەوەی نەخۆشی سەرەتانیشە ئەمە دەعمی دەکەین چونکە گوتمان فی سەبیل الله یعنی فی سەبیل الناس لۆیەکە میهرەبانی عیبادەتی سەردەمە لیڤلی تێگەیشتنی میهرەبانی بەرزترە لە هەندێک لیڤلی کە دەیێ نابی پارەکەی بدرێتێ ئەگەر پارە لە بۆ عاملینە عەلەیها لە بۆ نەفەرێکی کە سەرپەرشتی ئیشەکەی بکە شەرعەن جائز بی لێ بخواتن عاملینە عەلەیها تجادای ئەگەرێکە خزمەتی هەموو بەشەریەت بکاتن فلەبەر ئەوەی مسکین هەیە فەقیر هەیە و لاوانش لەو سنفانەی زەکاتی عاملین فی سەبیل اللهشە و خەستەخانەی میهرەبانی دەیەوێتن جیهازی مامۆگرافی بکری دەیەوێتن سیتی ئەنجۆی بکری یارمەتی هەموو خەڵکی بدەین و زەکاتەکان بە هەدەر نەدرێتن زەکاتەکان بە پیرۆ نەدرێ زەکاتەکان ئیستثمار پێ بکەین لە بۆ فەقیرەکان ئیستثمارکردنی زەکاتی چونکە خەستەخانەی میهرەبانیمان بە پارەی زەکاتی دروست نەکرد یەک لە شەرتەکانی چ بوو دەبی حەولی لەسەر ڕەت نەبی فەقیر ئیستیفادەی لێ بکە لۆیەکە ئەمە زەکاتمان وەرنەگرت چونکە نەمان دەزانی کەنجینە دەست بە ئیش دەکەین کەنجینە تەواو دەبی لە دروستکردنی خەستەخانەی میهرەبانی پارەی زەکاتمان وەرنەگرت بەڵام ئێستا خەستەخانە هەیە کاتێک کە پارەی زەکاتەکان دەینن بەبێ پێشەوەی حەولی ینی ساڵێک لەسەری ڕەت ببیتن فەقیر استیفادە دەکاتن هەم ئیستیسمار دەکرێت لە بۆی هەم فەقیرەکان مباشر ئیسفادەی باش دکتۆر لەشتان ساغ بێ ئینشاڵڵا شتی باشتر و گەورەتر بکڕن لە بۆ ئەو